بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. بەڕێزان و خۆشەویستانم، دوو بەرەکەتی خوا لەسەر زەویە هەیە. ئەمانی سەرزەوی کە خوا عقوبەی سەرزەوی نەدا بەهۆی ئەو دوو بەرەکەتەوە. هەتا ئەو دوو بەرەکە لەسەر زەویە تەواجودیان هەبێ، ئێمە ئەمینین لەوەی کە خوا عەزاب و سزامان نادا. دوێنێ باسی پێغەمبەری خوام کرد صلی الله عليه و آله وسلم لە خزمەتتانە کە بریتێ لە بەرەکەتی یەکەم. خوای گەورە لە قورئانە ئەفەرمێ: وما كان الله ليعذبهم وأنت فيهم وما كان الله معذبهم وهم يستغفرون. ئەفەرمێ هەتا تۆیان تیابی ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم لە ناویان نابی، خوا عقوبەیان نادا و عەذابیان نادا، و هەتاوەکو ئەوان ئیستیغفارکەن و داوای لێبوردنکەن خوا عقوبەیان نادا. دوو بەرەکەت لەسەر زەویە. پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم زەمانی ئەمانە بۆ ئەوەی کە عەبدەکان عقوبە نەدێن لەلایەن خواوە، ئیستیغفار و داوای لێبوردنی زۆر لە خوا جەل جەلالوه زەمانێکی زۆر گەورەیە بۆ ئەوەی عقوبە نەدرێن عەبدەکان و خوا جەل جەلالوه عقوبەیان نەدا لەسەر تاوارەکانیان و نەیانگرێت. ئێمە ئەزانین یاساکان لە ئینسانە هەڵەی ئیلاتیایە، و ئیسلامیش ئەمری بە ئێمە نەکردووە کە بڵێ هیچ هەڵە و پەڵەیەکتان نەبێ. ئەوە پێغەمبەرانن عەلەیهیم الصەلاة وەسەلام، مەعسوومن و بچووکترین، یا با بڵێن لە گوناهی گەورە مەعسوومن و گوناهی بچووکی زۆر بێڕێزیش لە حەقی ئەوانە ئەسمەت هەیە. ما عەدای پێغەمبەران عەلەیهیم الصەلاة وەسەلام ئینسانەکان هەموویان قابلی غەڵەتن. كل بني آدم خطاء وخير الخطائين التوابون. هەموو بنو ئادەمەکان گوناهکارن، خەتاءن، زۆر زۆر هەڵەئەکەن. شەیطان بێفەرمانی خوای کرد و ئادەم عەلەیهی سەلام بێفەرمانی خوای کرد، هەردووک. جیاوازی لە نێوان هەردووکیانە ئەوە بوو کە ئادەم ئیستیغفاری کرد و گەڕایەوە لای خوا، خوا بڕیاری بە لێخۆشبوونی بۆ دەرکرد. ئەویش لەسەر کاری خۆی بەردەوام بوو، خوا لعنەتی لێکرد و تەڕتی کرد لە ڕەحمەتی خۆی. خوا جەل جەلالوه لە باسی پێغەمبەرانە عەلەیهیم الصەلاة وەسەلام لەگەڵ ئەوەشان مەعسووم بوون، باسی ئیستیغفار و گەورەی ئیستیغفاریانەکە. باسی ئەیوبەکە عەلەیهی السەلام، باسی سولەیمانەکە. نعم العبد إنه أواب. عەبدێکی زۆر چاکە. ئەوە ئەفعالی تەعەجوبە، نازانین چۆن تەرجەمەیەکەین بۆ کوردی. نعم العبد، ئای ئەو عەبدێکی چەند باش و چاکە. إنه أواب، چونکە ئەو كثير الرجوع إلى الله تبارك وتعالى، زۆر ئەگەڕێتەوە لای خوا و زۆر تەوبەکارە. کۆمەڵە یاسامان هەیە پێغەمبەران عەلەیهیم الصەلاة وەسەلام لەگەڵ نەکردنی گوناها جێبەجێیان کردو بۆی ئومەتەکان شوێنیان کەون، گەڕانەوە لای خوا. پێغەمبەریان صلی الله عليه و آله وسلم ئەفەرمێ لە ڕۆژێکە من 70 تا 100 جار ئەستەغفر الله ئەکەم، وإنه ليغان على قلبي وإني لأستغفر الله في اليوم أكثر من 70 مرة. زیاتر لە 70 جار ئەستەغفر الله ئەکەم لەبەر خەیاڵ و ختورەیەکە بەدڵ مایەت. پێغەمبەریان صلی الله عليه و آله وسلم ئەفەرمێ. ئەمەوێ ئەمڕۆ هەندێ یاسا لە باسی ئیستیغفارە لە خزمەتانە باسکە، کە ئەم یاسایانە هەمووی ڕەحمەتی خوایە جەل جەلالوه، ڕەحمەتێکی زۆر بەرفرەی خوا جەل جەلالوه بەسەربانەوە. یەکەم دانیان کە ئینسان تەوبەی کرد و گەڕایەوە لای خوا، ئایا خوا لێ خۆشە بێ بەس هەر ئەوەندە لێ خۆشە بێ؟ نە. أولئك يبدل الله سيئاتهم حسنات. بەو خوایە هەرچی گوناهی کردەوە عەبدە خوا بە چاکە بۆ ینووسێ، بە چاکە بۆ تەنووسرێ. یعنی ئەگەر کەسێک 20 ساڵ لەسەر خراپەیەک خەریب بوو، گەڕایەوە لای خوا تەوبەی کرد، 20 ساڵ کە ئەنەما تاعەتی کردو،
علەما چۆن تەفسیری ئەمە ئەکەن، چۆن لێی تێ ئەگەن؟ ئەفەرمون کەسێ زیناکارە 20 ساڵ زینای کردو کە گەڕایەوە لای خوا بە سادقانە و ڕازگۆیانە بۆی ئەنووسێ لە نامەی ئەعمالیە 20 ساڵ ئەم کەسە داوێن پاکی کردووە. ئولئیک یبدل الله سیئاتهم حەسەنات. ئەلێرە ئەمێ پرسیارە لە خزمەتان ئەکەم، ئەو خوا عەزیمەی کە ئەم خەڵقانەی دروست کردووە، ئەم عەبدانەی دروست کردووە، ئایا بۆ ئاگری دروست کردوون یا بۆ ئەوەی بیان خاتە ناو بەهەشتەوە؟ بیرکەرەوە کەسێک ئەسیانەکە، گوناهەکە، تاوانەکە، کە کاتێ تەوبە ئەکا خوا ئەم تاوان و گوناهەی بۆ ئەکا بەچاک. کە حەسەنی کوڕی ئیمامی عەلی ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ، طبعاً باوکی ئیمامی عەلیە، دایکی فاتیمەیە، ئەفەرمێ فەوەڵڵاهی لو خيرت أقل الرجي قيامتها لو خيرت يوم القيامة للرجي قيامة طوابي اختيار بدن بخوم أن يكون حسابي إلى أمي وأبي دايك بوكم محاسبة كان للرجي قيامتها لسكر دوا كانم وإلى ربي لبيني أوانا ولبيني خويا لاخترت ربي والله خواه الله بجرم لأنه أرحم بي من والدي بدايك بوكم زور عادل با فاطمة كشي بيغمبري خويا صلى الله عليه وآله وسلم إمام علي خەلیفەی چوارەمی موسڵمانانە ئەفەرمێ کاری خۆم ناخەمە دەستی ئەو دوانە عەدالەتەشەوە ئەیدەمە دەستی خوا چووکە ئەو زۆزە بەڕەحمە. تەسەوورکەن ئێمە دایک و باوکمان چەند جار غەڵەتەکەین و لێمان ئەدەن، غەڵەتەکەین و لێمان ئەدەن تا مناڵ دروسە بێ گەورە ئەبێ، ئەزانی کە گەورە ئەبی چەند جار غەڵەتەکەیت و خوا جەلە جەلالوهو جارێک عەقوبەت نادا و عەفوت ئەکات و سترت ئەکات و ئەتشارێتەوە و داتە پۆشێ و لە پێش چاوی خەڵک جوانت ئەکا. كابن القيم رضا رحمة خوای لێ بێ فەرمێ یەکێ لە ڕەحمەتە زۆر گەورەکانی خوا بەسەر ئینسانیەتەوە ئەوەیە کە گوناهەکانی شاراوان، خۆ ئەگەر گوناهەکان شاراوان نەبوونایە خۆشەویستانم بەخوا کەسمان لەگەڵ کەسمانە نەمانەتوانی بژین، هەر ڕوومانەوە بچێن ناو مەجالیسەوە. قەحطانی قسەیەکی جوانی هەیە ئەفەرمێ فوالله لو علموا قبيح سريرتي لأبى السلام علي من يلقاني والله ئەگەر ئەتانزانی خەڵکی ئەیانزانی ژێر سەری من چیتایە و پشتەکەی من چیتایە، نهێنەکانی من چیتایە، لە ئەبە السەلام عەلەیە مەن یەلقانی بەخوا هەر کەس بەلا ماڕۆ سەلامی لێ نەکردم خۆی ئەشاردە بۆی سەلام لێ نەکرد. ئەوەنە هەمومان گوناهبارین. دەی سەیری ئەم یاسا جوانەکە کە خوای گەورە خراپەکانە بۆ ئەگۆڕێ بەچاک. جاری وا هەیە عەبدەکان ڕەحمی خوا زۆر بچووکەکەنەوە، یعنی کەسی گوناهبار والله هیچ کێشە و گرفتێکی لەگەڵ ڕەب العالەمینی خۆیان نییە، ئەو لێ خۆشە بێ لێ ئەبورێ، گرفتی لەگەڵ ئینسانەکان لەگەڵ ئێمە هەیە. جاری وا هەیە کەسێک سێرەکەی گوناهێکی کردووە دوای 20 ساڵ ئەیدەنەوە بە نێوچەوانیە، ئەوە ئێمەی موسڵمانین دین ناشیری نەکەین. ئەگەر نا موازنەی خوا و میزانی خوا جەلە جەلالوهو شتێکی زۆر جیاوازە لەوەی کە ئێمە بیرمان لێ کردوێتەوە، عەفوی خوا زۆر شتێکی جیاوازە لەوەی کە ئێمە لێ حاڵی بوون. تصور كان كومەڵە عائیلەی بەڕێز هەن لە هەشتاکان و پێش هەشتاکانیش لە شاری هەڵەبجەیە هاوارین و موسڵمان بوون، هەتا ئێستا جاری وا هەیە لە کڕین و فرۆشتنایە هەڵەیە بکەن ئەڵێن کورە کاکە هاواریە. باش ئەوە ئێمە ئیسلام ناشیری نەکەین، ئەوە ئێمە نەبێ هەموو ڕۆژێ دوعاکەین خوایە نەمان گێڕی بە فیتنە و بەڵا بەسەر ئیسلامەوە، وامان لێ نەکەی بینە دەلیلێک بەدەست خەڵکی گوناهبارەوە بەرەو کوفر و بەرەو بێدینی بڕۆن. دەیبزانە ڕەحمەتی خوا جەلە جەلالوهو یاسای خوا چییە؟ خراپەکانی بۆ ئەگۆڕێ بەچاک. یاسایەکی تری خوا لە گوناها ئەوەیە ئەگەر کەسێ بە ئەندازی کوڕەی زەوی، ئیتر ئینسان چەندێ تاوانەکە. جارێک گەنجێک زۆر ئەگریا و ئەی ماوەسا تاوانێکی زۆر گەورەم کردو، ئەوانە وتم چەند 100 کەسێک کوشتووە، وتی ناوەڵڵا ماوەسا یەک کەسیشم نەکوشتووە. وتم کەسێ 100 کەسی کوشتبوو خوا عەفوی کرد، 100 کەسی کوشتبوو خوا عەفوی کرد. دەی فەرموو لە فەرمایشتێکە ئەفەرمێ لەو ئەتەیتەنی بقڕاب الأرض خەطایا، بە ئەندازی کوڕەی زەوی بە گوناهەوە بەرز بیتەوە بێتەوە لای من ئەی عەبدەکەم ثم لا تشرك بی شەیئا شەریکم بۆ قەرار نەدەی استغفرت لك ولا أبالي، هیچ گوێم لێ نییە و لە گوناهەکانیشت ئەبورم و عەفوشت ئەکەم. خوا بیرکەنەوە ئەگەر کەسێک
لەناو ئێمە بە ئاشکرا گوناهەکانی زۆرتر بێ. ئێمە چه حسابێکی وەکەن چەند سوک سەیری ئەەکەین دەی ئەبێ لای خوا مرۆڤەکانی کە خۆی خەلق کردو چەندی خۆش بوون و چەندێک بە گەورە سەیریان بکە. یاسایەکتر لە یاساکان لەکوێ هەڵەت کرد فریاکەوە چاکەیە بکە. وأتبع السيئة الحسنة تمحوها وخالق الناس بخلق حسن. دوشتی بۆ دانایی یەکەمدا کە گوناهت کرد بە دوایە یەکسەر چاکەیە جێبەجێکە هەر شتێ بێت چاکەکە. گەنجی عزیز من ئەزانم ئەمڕۆ گەنج مبتەلای دەستی شاشەیە دانیشتووی خراپت سیر کرد کاتێک کە هاتیتەوە بەهۆشی خۆتە چاکەیە بکرد لە چاکەکان دەست نوێژە بگرە دوورکان نوێژکە نە ئەستەغفیرڵڵایە بکە یەک جار بڵێ یا ڕەبی خۆیە عەفوم کە شەهوەتم زاڵ بوو بەسەرما بەخوا عینادی تۆ ناکە یەک جار ئەمە بڵێ با لێت خۆش بێ. وأتبع السيئة الحسنة تمحوها ئەی کوژێنێتەوە لە نامەی ئەعمالتە. والله لە ڕۆژی قیامەتە لە فڵانە شەو ئەترسی کە شتێکی خراپت سیر کردبوو ئەگەڕێیتیان نیە مەلائیکەش لە بیریان چۆتەوە خوا لە بیری مەلائیکەشی ئەباتەوە. ئەفەرمێ وخالق الناس بخلق حسن. ئەمە یاساکەیە کە زۆر کەم باس کراوە کە گوناهت کرد چاکەکاری لەگەڵ خەڵکا بکە خوا لە گوناهەکەت ئەبورێ لەگەڵ خوایە حەسەنەیە بکە لەگەڵ خەڵکا چاکەیە بکە بۆی خوا لێت ببورێ. ئەمە یاسای گوناهە چ گوناهێکت کرد لەسەر زەویە ئەگەر لە دووشت بێ بینی خۆت و خوا حەسەنەیە جێبەجێکە لەگەڵ خەڵکیشا چاکەیە جێبەجێک. وأتبع السيئة الحسنة تمحوها وخالق الناس بخلق حسن. پێغەمبەر صلى الله عليه وآله وسلم ئەم یاسا گەورەیە بۆ ئێمە دائڕێژە و فێرمان ئەکا ئەگەر گوناهمان کرد یەکسەر ئیحسانێ بکەین و چاکەیە بکەین و حەسەنەیە جێبەجێکەین ولو یەک وشە بێ یەک کەلیمە بێ یەک خەتەرە بێ کە بە دڵمانە دێ و لەگەڵ ئەوەشا چاکەیەک لەسەر زەویا بکەین. بەخوا خۆشەویستانم ئەگەر ئینسان لەگەڵ هەر گوناهێکیە چاکەیەکی لەگەڵ خەڵکا بکردایە بەخوا ئەم سەرزەوی ناوعێکی ترە بوو. وخالق الناس بخلق حسن. ئێمە ئێستا لەناو مزگەوتین زۆر کات پێویستمان بە خادیمێکی باشەیە کە مزگەوت بە باشی گسک بدە. دەیتخوا بیرکەنەوە ئەگەر ئێمە هەر گوناهێکمان کرد یەکشت لەم شتانەی لەسەر فەرشی مزگەوت کەوتە بخێنە سەر دەستمان ببێنە دەرەوە وەڵڵاهی ئەم فەرشانە زۆر پاک و تەمیز و جوانە بن. هەر کاتێک گوناهێکت کرد بەردەم ماڵەکەی خۆت پاککەرەوە بەردەم ماڵی دراوسێکت پاککەرەوە بەردەم مزگەوتەکە پاککەرەوە لە هەر گوناه و تاوان و عیسیانێکە وخالق الناس بخلق حسن. گوناهت کردووە تەنها لەبەر خاتی خوا دۆستێکت بینی بە زەردەخەنێک بەرەو پێشیەوە بڕۆ پێشوازی لێ بکە بزانە خوای گەورە چۆن لە گوناهەکەت ئەبورێ. یاسایەکتر لە یاساکان نوێژی تەوبەیە عەزیزانم. نوێژی تەوبە سونەتێکی مەتروکە لەناو ئێمە تەرکمان کردووە. پێغەمبەر صلى الله عليه وآله وسلم ئەفەرمێ هەر عەبدێ لە عەبدەکان گوناهی کرد دەست نوێژێ بگرێ دوورکات نوێژکە خەیاڵی هەوڵ بدە نەڕوە لەنە دوورکاتە نوێژەکە ئیلا خوا لە گوناهەکەی ئەبورێ. ئەوە حەسەنەکەیە کە کردت گوناهەکەت ئەشواتەوە خوای گەورە لێتە بورێ. ئەمە شتێ لە خزمەتانە باس کەم زۆر کات گەنج ئەم پرسیارەم لێ ئەکەن ئەڵێن ماوەسە ئێمە گیرۆدەی دووبارە بوونەوەین تەوبەکانمان ڕاگیر ناکەین. هەموو ئینسانە لە ژیانە دوو جۆر تەوبەی هەیە برایانم. هەموو ئینسانە دوو جۆر تەوبەیە. تەوبەیەکی هەیە یەک جار واز لەو گوناهە ئەهێنێت و نەجاتی ئەبێ. تەوبەیەکی هەیە تکرار ئەبێتەوە لەگەڵ ژیانیە. هەندێک گوناه هەیە ئینسان وازی لێ ئەهێنێت تەواو. هەندێک گوناهیش هەیە دەوامی هەیە. جارێک گەنجێکم بینی 6 جار لەسەر ماتۆڕ کەوتوو بۆ خوارەوە 6 جار. وتمەوە تۆ لەو جەماعەتێ عاقڵ نابی. 6 جار کەوتە خوارەوە هێشتا عاقڵ نەبوو لە حەوتەمە لە تاکەکانە ئیشەڵڵا عاقڵە بی. تەسەوور کە جاری وا هەیە جاری یەکەم ئەگلێ ئینسان دووەم سێهەم چوارەم دەیەم عاقڵ نابی ئەو گوناهە دووبارە ئەکات. جاری واشە یەک جار زەربەیەک ئەخوا ئیتر دووبارەی ناکات. جاری وا هەیە گەنجێک حاڵەتێکی بەسەرایەت بە زۆریش ماتۆڕەکەی بەدەستەوە سواری نابێت و لێ ناخوڕێتەوە تەواو. ئەو هەیە دوو جۆر گوناه هەیە. هەندێکی ئینسان یەک جار وازە هێنە بینی خۆی خوا هەندێکی تکرار ئەبێتەوە لەگەڵ حیاتیە. ئەی ئەو کەسەی کە گوناهەکان تکرار ئەبێتەوە تۆش تەوبە تکرار کەرەوە. ئەچمە خزمەت فەرمایشتێکی پێغەمبەریان صلى الله عليه وآله وسلم کە فەرمایشتەکە
أفرمي عبدك لعبد كان أصاب ذنبا قناه شكرت فقال أي ربي أو إخوائي هم توجبمو هم قناهم كرت قد أصبت ذنبا قناهكم كرت فاغفر لي إخوائي لم خوجبه خوا جل جلاله بملائكة الله أذنب عبدي ذنبا عبدكم قناه شكرت فعلم أن له ربا يغفر الذنوب زانك پروردگارك اعترافي کرد پروردگارك لقناه أبوري دي أو دوا لي خوشبونك فغفرت له لي خوشبون ثم عاد وأذنب جارك ترش هاتوا عينا أين قناه كردو أفرم أين نوتي أي ربي قد أصبت ذنبا فاغفر لي خوا تأخذ أزاني هم توشي قناه كبو ما خوا عفوم كرو جاري سيهم بمشيوازة جاري شوارم بمشيوازة جاري پیغمبر صلى الله عليه وآله وسلم أفرمي لسيهم جارة أفرمي خوا جل جلاله أفرمي ديوا لو عبد خوجون ما دام اعترافي ببن كردو قرايا فليفعل ما يشاء دشي أكابابيك زانان شون تفسيري أكن كشي أكابابيك أفرمون ما دام آوا توبة أكاتو أقريتو عبدك أوابا چنك گناه كات با گناه كان كاتو توبة لقلقك إلا خوا لهرهم يان أبوري دت خوا سيري أو رحمة بكن بزانا بركتك بسر زوية ويكاتك وإما استغفارك وأقرين ولا إخوة أمانا ماناي أولي إنسان گناه كا نا ماناي أوليك إنسان دوامي هبه لاستغفار وبركة استغفار گناهت هبه النبي رجانته أبي بشكك لاستغفارت هبه إما نيوجك نيوج طاعتك چند جوانا نبادا خيال من رشت بي نبادا غافل بو بين نبادا بآقا بو بين لدواي نيوجا كان سنة سيجار بلين أستغفر الله أستغفر الله أستغفر الله هميشه لاستغفارشا واباش إنسان بمفرد بيلي أستغفر نستغفر الله نالي أستغفر الله بلي دوشت هي ربطي بإنسان خويا وزور زور يكي كان شايتمان كناتواني بلين نشهد أن لا إله إلا هربي بلين أشهدو چونکە هەر کەسە تعبیر لە خۆیەکە هەر کەسە خۆی بۆ خۆی شاهدی ئەدا استغفاریش زۆرترین أستغفر الله إلا لە هەندێک حاڵاتی کەما نەبێ کە بەکار هاتووە نستغفر الله ونتوب إليه کە ئەتوانین بەدەست جەمعی پێکەوە تەوبە بکەین لە هەندێک حاڵاتە نەبێ ئەگەر نا هەموو کەسێ مکەلەفە بۆی خۆی بۆ خۆی بۆی لە دوای نوێژەکانە ئەگەر دیقەتان دابێ ئیمام ناڵێ نستغفر الله نستغفر الله بۆ خۆی باسەکە ئەڵێ أستغفر الله أستغفر الله أستغفر الله لخوي ودس بيك خلقيج لخوي أنا ودس بيك دي عزيزانم إما لنا دو بركتا بخوا بيغمبري خوا صلى الله عليه وآله وسلم لنا ومانا نما وتنهايك بركة من يسبب دس وما وك لعذابي خوا وسزي خوا رزقار من بي أبي أستغفر الله زور قرانا ويلا خوا توبي زورة استغفاري زورة داوا كرنا لذاتي باشي پروردگار كبر رحمتي خوي لقل ما نابزولته تخوا عزيزانم قد لجيانا باب بچوكي سيري گناه بار نكن تخوا عبدك تنبيني گناه بار بو كره فاضح بو لسر فيسبوك وميزبوك وام بزماني امرو تخوا بچوكي سيري مكن والله لو اشي استغفارك او كسا سرزوي رزقارك يق استغفر الله او سرزوي رزقارك دي خوايا امي گناه بار خجالت بار ليك لما لكاني تويا كوبوينتو خوايا اما دسي الزليلي بو تو برزكينوا دلي الزليل من بو لاي تو برزكينوا يا ربي خوايا داوا اللي اكن لسرجم گناه من ببوره يا ربي خوايا گناه با اشكرا كردو من عفو منك گناه با پنهان كردو من عفو منك يا ربي خوايا داوا اللي اكن درگا كاني خير بسر ما نوالاك يا رب العالمين يا ربي خوايا هر عبد العبد كانت پروردگارا لما اجي رمضانا دلكي جولاو بو لاي تو استغفار بزمان يهات وخوا ابو خاتي قوري خليان قبولك يا رب العالمين يا ربي خوايا داوان لي اكين هر همومان بيكوا اواني متابعي برنامج كان ما نكن پروردگارا اواني كي استلقل مانا حضوريان هيا خوايا داوان لي اكين بقوري خود ام بركتي استغفار لسر زمان من مبرا خوايا ابو خاتي قوري خود بركتي استغفار بخرنا مال مانو بركتي استغفار بخرنا ولات ونشتمان مانو يا ربي خوايا داوا اللي اكين لبرخاتينا وجوانا كانت خوايا بحرمتي قوري اما انجر رمضان خوايا لقناه دايكو باكمان ببورة يا ربي خوايا
داوا لێ ئەکەین لە گوناهی خزم و کەس و کار و مامۆسا و قوتابی و هاوڵ و خۆشەویست و دەوروبەرمان ببوورە یا ڕەبی خوایە لە گوناهی خێزان و هاوسەر و مناڵمان ببوورە یا ڕەبی خوایە لە گوناهی مردوەکانمان ببوورە یا ڕەبی خوایە هەر کەسەمان گرفتێکیە بۆی چارەسەرکە تو گەورەی خۆت ئەومان بحاڵ و ماڵە ماڵداریکە کچانمان کوڕانمان خوایە بە حیا و حرمەتەوە بخەرە ماڵی خۆیان یا ڕەب العالەمین یا ڕەبی خوایە ئەومان بێ مناڵە مناڵی پێ عەتاکە ئەومان بە مناڵە مناڵی ساڵحکە یا ڕەبی پەروەردگارە ئەومان کەم ڕزقە ڕزقی حەڵاڵی زیادکە ئەومان نەخۆشە شیفای بۆ بنێرە یا ڕەبی خوایە شیفا بۆ نەخۆشەکانمان بنێرە یا ڕەبی خوایە هەر بنەو ماڵە و ماڵێ نەخۆشی تایە خوایە شیفا و ئارامی خۆت بەسەریا ببارێنە یا ڕەبی خوایە قەرزی سەرشانی قەرزارەکانمان سووکە یا ڕەب العالەمین یا ڕەبی خوایە داوا لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت یا ڕەبی خوایە بەرەکاتی ئاسمان و زەوی بەسەر ئەم وڵاتەی ئێمەیە ببارێنە یا ڕەبی خوایە بازاڕەکانمان پڕ کار و کەسابەت کە پڕ بەرەکەت کە یا ڕەب العالەمین خوایە حیاتی ئێمە پڕ حەڵاڵ کە خوایە بمانگێڕە لەو عەبدانەی کە زۆر حەڵاڵ خۆرن یا ڕەب العالەمین یا ڕەبی خوایە ئەوەندە حەڵاڵمان بدەرێ محتاجی حراممان مەکە یا ئەکرەم الئەکرەمین یا ڕەبی خوایە لە ڕزقا داوای باشترین و حەڵاڵترین ڕزقت لێ ئەکەین خوایە لە عیلمە داوای عیلمێکی زیاترت لێ ئەکەین یا ڕەبی خوایە گیان داوا لێ ئەکەین بە گەورەی خۆت ئارامی بخەرە ناو دڵمان یا ڕەب العالەمین خوایە سەعادەت و خۆشبەختی بخەرە ناو دڵمان یا ئەکرەم الئەکرەمین یا ڕەبی خوایە سەعادەت و خۆشبەختی بخەرە ناو ماڵ و مناڵمانەوە یا ئەکرەم الئەکرەمین یا ڕەبی خوایە گیان ئەم وڵاتە ئێمە فەقیری زۆری تایە پەروەردگارە دەوڵەمەندی زۆر باش هاوکاری کردوون خوایە بۆ خاتی گەورەی خۆی لە گوناهی ئەو دەوڵەمەندانە ببوورە دەروی خێر لە فەقیرەکانمان بکەرەوە یا ئەکرەم الئەکرەمین یا ڕەبی خوایە هەر کەس لەم وڵات و نیشتیمانەی ئێمە ماڵێکی هەژار دڵخۆشەکە یا ڕەبی خوایە لە ساحەی مەحشەرە دڵی خۆشکە یا ڕەبی خوایە سەرفرازی بەردەم دیوانی خۆتیکە خوایە سڵاوی ئێمە بگەێنە پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم یەک ناومان لە خزمەتیا بێنە یا ئەکرەم الئەکرەمین یا ڕەبی خوایە گیان دینداریمان دامەزرێنە خواناسیمان دامەزرێنە خوایە ئیستیقامەمان پێبەخشە لەسەر ئەم ڕێبازە شیرینەتی یا ڕەب العالەمین یا ڕەبی خوایە لەم دنیای دەرمان مەکە بە ئیمانەوە نەبێ لەم دنیای دەرمان مەکە بە شایەتومانەوە نەبێ یا ڕەب العالەمین یا ڕەبی خوایە گیان ئەم عەبدانە هەر هەمویان بەخوا چاوەڕێی ڕەحمەتی تۆ ئەکەن تەنها چاویان لە دەرگای ڕەحمەت و بەرەکەتی تۆیە دەی ڕەبی خوایە داوا لێ ئەکەین بە ڕەحمەت و کەڕەمی خۆت بە گەورەی خۆت بە لوتفی خۆت هەرچی لە دڵیانایە خوایە پێیان عەتاکە یا ڕەب العالەمین پەروەردگارە داوا لێ ئەکەین بە گەورەی خۆی هەرچی ئومنیەتێکمان هەیە خوایە پێمان عەتاکە یا ڕەبی خوایە دینمان سەلامەتکە لە موسیبەتەکان بمان پارێزە خوایە نیعمەتی زۆرت پێداوین یا ئیلاهی نیعمەتەکانمان بۆ دەوام کە یا ڕەب العالەمین یا ڕەبی خوایە ئەم دوعایەمان قبوڵکە خوایە ئەم دوعایەمان قبوڵکە خوایە ئەم دوعایەمان قبوڵکە آمين آمين والحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين.